دکتۆر مسەنا شەوتان باش وەک گوێمان لێبوو پەیامبەری نارتی باسی لە بەردەوامی بۆردومانەکانی سوپای تورکیا کرد لە ئامەدی پرسیارەکەوەیە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عراقی بێدەنگن لە ئاستی بەردەوامی بۆردومانەکانی سوپای تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان. سەرەتا زۆر سوپاس سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز. بێگومان حکوومەتی عێراق ماوەیە کە بێدەنگە لە مەسەلەیە و حکوومەتی هەرێمیش وەکو پێویست هەڵوێز ناگرن و لەو ئاراستەیە کار ناکەن کە ئەم شەڕ و پێکدادانەی نێوان پەکەکە و حکوومەتی تورکیا ڕابوەستێ و ئەگەر ڕاژ ناوەستێ و پرۆسی ئاشتی بەرەو پێشەوە ناچێ پێویستە کارێ بکەن کە هاوڵاتیان و گوندەکانی هەرێمی کوردستان بە دوور بگیرێن لەو جۆرە شەڕی کە لە نێوان هێزەکانی پەکەکە و حکوومەتی تورکیا هەیە و بە هەموو شێوەیەک ئەم قەسفانەی کە حکوومەتی تورکیایکە بە دڵنیاییەوە پێچەوانەی یاسای نێودەوڵەتیە و پێچەوانەی دراوسێتێکی باشە لەگەڵ عێراق و پێچەوانەی مافی مرۆڤە کە لێرە خەڵکی مەدەنیە کرێنە ئامانج و ئەبنە قوربانی ئەو جۆرە هێرشانەی سوپای تورکیا بۆ سەرگوند و بۆ سەر شوێنی ئاوڵاتیانی ئێمە و کار و پیشە و مەسلحەت و کشتتوکاڵی و ئەوانیان و هەن زۆر جایش ڕۆح و گیانیشیان ماڵیشیان ئەبێتە قوربانی ئەم مەسئلەیە کە پێویستە بێگومان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش هەڵوێستیان هەبێ بە دەرەجە یەکەم حکوومەتی عێراق چونکە ئاسمانی عێراق بەشێکە لە سەروەری ئیتیحادی واتە لە دەسڵاتی حکوومەتی ئیتیحادیایە و کاتی خۆشی هەندێک لە دەسڵاتدارانی عێراق بۆ خۆڵکردنە چاو باسی ئەوەیانە کرد کە هەرێم هەڵوێستی نییە. ئێمە لە پەرلەمانی عێراق باسی ئەومانە کرد کە ئاسمانی عێراق مافی حکوومەتی ئیتیحادیە بە پێی دەستور و ئەوەی کە پێویستە سنوورێکدانێ بۆ ئەم دەستدرێژیانە بێگومان حکوومەتی عێراقە بە دەرەجەی یەکەم و ئێمە داوامان کرد کە وەزیری خارجیە بانگەشە بکرێ بۆ پەرلەمان بۆ پێدانی ڕوونکردنەوەی پێویست و ئێمە نامەمان نرد بۆ وەزارەتی دەرەوەی عێراق پاشتر لەوان زانیمان کە حکوومەتی عێراق هیچ ڕێکەوتنێکی نووسراوی لەگەڵ حکوومەتی تورکیا نییە نە لە پێشوش و نە ئێستش ڕێگەی ئەوەی پێبدا کە دەستدرێژی بکاتە سەر سنوورەکانی خاکی هەرێمی کوردستان و عێراق وتیانەوەی هەبووە گفتوگۆ و ڕێکەوتنی شەفەوی بووە لە نێوان حکوومەتی بەعسی پێشوو حکوومەتی عێراق بووبرە حکوومەتی تورکیا و ئێستا هیچ ڕێکەوتنێکی نووسراوی ئەمنی نییە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا کە ڕێگە بۆ بدا حکوومەتی تورکیا سنوورەکانی ئاسمان و سەروەری عێراق بشکێنەوە هاوڵاتیانی عێراقی کوردستان بکاتە ئامانج لە ناو عێراق و هەرێمی کوردستانە بۆ ئەمە کارێکە پێویستە هەڵوێستی جدی لە بەرامبەرەوە وەربگیرێ و لەم مەجالەشا پێویستە برایانی پەکەکەش دەرکی ئەوە بکەن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەنگە نەتوانن ئەرک و قورسایی ئەو شەڕە هەڵبگرن و پێویستە ئەوانیش ئەوە بپارێزن کە وڵاتیانی ئێمە گوندوشاری ئێمە تێکەڵ نەکرێن بەم شەڕە مەسافەیەکی گەورە هەیە لە ناو چیاکان و لە ناو شوێنە سنووریەکان و لە ناو خاکی تورکیا ئەوانە توان بیکەنە جێگایە بۆ هەر کارێکە خۆیان بیانەوێ بەڵام دوور لە وڵاتیانی ئێمە بۆی ئەمە نەبێتە هۆکار و زەریعەیەک بۆی هەموو جارێک بەم شێوەیە وڵاتانی ئێمە بکرێنە ئامارەش. دکتۆر مسەنانی لە ماوەی ڕابردوو چەندین جار حکوومەتی عێراقی بەیاننامەی بڵاو کردوێتەوە ئیدانەی ئەو حاڵەتانەی کردووە لە هەر کاتێک کە حکوومەتی تورکیا و سوپای تورکی هێرشی کردوێتە سەر هەر ناوچەی هەرێمی کوردستان بەڵام لە ماوەی ڕابردوو چەندین جار سوپای تورکیا و فڕۆکەکانی بۆردومانی ناوچەکانی هەرێمی کوردستانی کردووە و حکوومەتی عێراقی بە تەواوی بێدەنگ بووە. حکوومەتی عێراقی زۆر جار هەڵوێستی هەبووە بەڵام هەڵوێستەکانی هەڵوێز نین. ئەوە وێستەی کە پێویستە حکوومەتی عێراق بینێەوە نییە کە بەیانێک دەرکەوە وەکو هەر ڕێکخراوێک وەکو هەر شخصیەت و کەسایەتێک وەکو هەر ڕۆژنامە نووسێک بەیانێک دەرکا و لەسەر لاپەڕی ڕۆژنامەیەک یا لە بڕگێکی تەلەڤیزیۆن بخوێنرێتەوە کە ئێمە دژین بەوەی کە سەروەری عێراق بشکێنرێ. هەڵوێستی حکوومەتی عێراق پێویستە هەڵوێستگرتنێکی جدی دیبلۆماسی بێ و فشارێکی حەقیقی بکاتە سەر حکوومەتی تورکیا بۆی حکوومەتی تورکیا ئەم شەڕ و پەلامارە بۆ هاوڵاتیانی ئێمە ڕابگرێ بۆ خاک و گوندەکانی ئێمە ڕابگرێ لەگەڵ برادرانی پەکەکەوەکو دوو دەسڵاتی سەربازی لەگەڵ یەکتری چیەکەن ئەوە شەئنێکی داخلی تورکیایە بەڵام ئەوەی کە هاوڵاتیانی ئێمە و گوندوشاری ئێمە و ئاسایشی ناوچەکانی ئێمە بکرێنە ئامانجی شەڕێکە هیچ ئێمە زەمبێکمان تیان نییە و خەڵکی هاوڵاتیانی مەدەنی لە هیچ شەڕێکی ئەم شێوەیە زەمبیان نییە و نابێ بکرێنە قوربانی ئەم جۆرە جەنگانە. بەڵێ دکتۆر سەبارەت بە هەرێمی کوردستان یعنی سەرۆکایەتی هەرێم
سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکاتی پەرلەمان، ینی ئەوانیش بێدەنگن لە کاتێکدا ئەوەی کە هێرشی دەکرێتە سەر هاوڵاتی یاخود دانیشتوانی ئەو ناوچانن کە لە سنووری هەرێمی کوردستاندان. حکوومەتی هەرێم بەداخەوە ئیفلیجە سەرۆکایەتی هەرێمیش لە ڕووی یاسایەکەیەوە نەماوە، پەرلەمانیش نەماوە، لەبەرەوە هیچ چاوەڕوانیە ناکرێ بەداخەوە. ئێمە گەرەمانەیە ئەم شتانە کۆتایی پێبێ پێویستە ناوماڵی خۆمان ڕێکخینەوە بۆی خەڵکیش ڕێزمان لێ بگرن، بۆی کە بڕیارێکماندا بنەمای هەبێیانی. ئێستا سەرۆکایەتی هەرێم لە فەراغی قانونیایە، پەرلەمانیش پەکی کەوتووە و دوور خراوەتەوە، حکوومەتیش نیوانی و ئیفلیج بووە. شتێک نییە لە حکوومەتی ئێمە ئێستا بەڕاستی پشتی پێ ببەسین، ئەمەش مایەی گرانی هەموو لایەکمانە و دابەشبوونی کوردستان بەم شێوەیە و پەککەوتنی سیاسی کوردستان لەم شێوەیە قەیرانە بێگومان ئەمەی کە ئێستا ڕووەدا و ناکارایی حکوومەتی هەرێم بەرامبەر بە تورکیا نەتوانینی ئەوەی کە بگاتە جۆرێک لە گفتوگۆ ڕێککەوتن کە ڕێگە لەم بەزمە بگرێ. ئەمە بێگومان یەکێکە لە ئاساوارە بچووکەکانی ئەو پەکەوتنەی کە ئێستا حکوومەتی هەرێم تایەتی و دەسڵاتی سیاسی هەرێم لەو فەراغا وەلەو قەیرانە سیاسی ئاژی و ئەمە بەشێکی بچووکە گینا قەیرانە گەورەکانی لەسەر ناوخۆی خۆمان دیارە لە بێموچەی و لە دڵڕاوچەی خەڵکو و لە شەڕی ڕاگەیاندنی سارد و لە ئەو جۆرەشتانەی کە چاوەڕوانی شتی خراپتریشی ڕەنگە لێ بکرێت. کاتە دکتۆر موسەنانی چی واکە کە حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگ بێت لە ئاستی ئەو بۆردمانانەی لە کاتێکە کە ئانی ڕێکەوتنیەکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا هەبێت، ینی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیدانەی بۆردمانی فڕۆکەکانی سوپای تورکیا بکات ئەم ڕێکەوتنە هەڵدەوەشێتەوە، ینی نابێت حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستیە بێ سەبارەت بەو ڕووداوانەی کە لە سنوورەکان ڕۆدەن. من نازانیەوە بێ لە وتەبێژی حکوومەتی هەرێم بپرسن بۆچی بێدەنگە لەوەی کە هەیەتی و ئایا ئەو ڕێکەوتنانەی کە هەیەی لەگەڵ حکوومەتی تورکیا ڕێگەی لێ ئەگرێ کە لەم جۆرە مەسئلانە هەڵوێستی هەبێلانی کەم هەر بۆ خۆڵکردنە چاویش بەیانێک هەبێ ئەوە بێ حکوومەتی هەرێم بەڕاستی خۆی جواباتەوە. من ناتوانم لە جیاتی حکوومەتی هەرێم قساکەم، بەڵام هیچ ڕێکەوتنێکی سەرزەوی، هیچ جۆرە ڕێکەوتنێکی سیاسی و ئابووری و ئەمنی و هەر جۆرە ڕێکەوتنێکی تر ڕێگە بە هیچ دەسڵاتێکی سیاسی لە هەموو دنیا نادا کە ڕێگا بە کوشتنی یەک مناڵ بدا، ڕێگا بە وێرانکردنی یەک خانوو بدا. هەر جۆرە دەستدرێژیەک بۆ گیانی هاوڵاتیەک بۆ ممتەلەکاتی بەبێ ضروراتی عسکەری ئەبێتە تاوانی جەنگ و ئەمە لە ڕێکەوتنی لە یاسای نێودەوڵەتیا ببوورە شتێکی مەسئلەیەکی ڕوونە و پێویستە لە هەموو ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی ناوخۆ یاخود نێودەوڵەتی و هەرێمایەتی پێویستە گیان و ممتەلەکاتی هاوڵاتیانی مەدەنی دوور بێ لەم جۆرە مەسئلانە و هیچ ڕێکەوتنێک نییە لە بینی حکوومەتی هەرێمان لەوە تورکیا ڕێگەی ئەوەی پێبدا کە بێدەنگ بێ لەم جۆرەشتانە. ئەگەر گواش بکە بێگومان ئەوە ئەو ڕێکەوتنە ڕێکەوتن نییە و هیچ بنەمایەکی یاسایی نییە و هیچ ڕێکەوتنێک وکوتم ئەوەی ئستیلزامی ئەوە ناکە یاخود ئەوەی لەسەر دروست نابێت تۆ بێدەنگبی لە دەستدرێژی بۆ گوندو وڵاتیان یا تۆقااندنی و گوندنشینەکانی ئێمە کە ئێمە ئێستا ئەم داڕوخانە ئابوووری کە ئەمانە بەشێکی بەوە ڕاستە بێتەوە گوندنشینەکانمان لە ئەمڕۆ ئاساییشا بژین لەوێ حیوانداری بکەن، کوشت و کاڵ بکەن، بەرهەم بێنن بۆ ئەوەی کە تۆزێک ژیانی خۆیان باشتر بکەنیان. بەڵێ کاتە دکتۆر لەم دۆخی ئێستاە پێویستە پەکەکە چی بکات، ینی چۆن مامەڵە بکات؟ بە دڵنیاییەوە بە قەنەعەتی من هێزی چەکداری ناتوانێت گرفتی کورد لە تورکیا حەل بکە و ئەوەی کە بڕیارەیە چی بکە پەکەکە خۆیەتی. ئێمە ڕێز لە هەموو جۆرە بیر و بۆچوونێکە گرین لەم ئیتارا، بەس قەنەعەتمان وایە ئەم سەردەمە سەردەمی شەڕ نییە وەش لە شەڕە هەموو تەرەفەکان دۆڕاو دەرەچن و ئەگەر لە حکوومەتی تورکیا بپرسی ئەڵێ پەکەکە ئەم شەڕی سەپاندووە و بەردەوامەتیایە و لە پەکەکەش بپرسی ئەڵێ حکوومەتی تورکیا ئەمەی سەپاندووە و ڕێگە نادابەوەی کە پرۆسی ئاشتی بەرەو پێشەوە بچێ. ئێمە ناتوانین لەم مەسئلەیە حەکەم بین چونکە لە هەموو تەفاسیل و وردەکاریەکانیە ئاگادار نین بێگومان، بەس ئەوەی کە هەمومان لێی دڵنیاین لە جەنگا هەمومان دۆڕاو دەرەچین و ئەوەی کە لە جەنگا ئەیدۆڕێنین دوایی بەدەیان ساڵ بۆمان بینا ناکرێتەوە. ئەبێ لەم دەرفەتەی کە هەیە ئێستا سوود وەربگرین کە کێشەی کورد پرسیینەتەوەی ئێمە لە تورکیا بەرەو پێشەوە بچێ لە ڕێگای سیاسی و فشاری مەدەنی و فشاری ئیعلامی. ڕاستە یعنی دەرفەتەکان لەوانەیە سنووردار بن و ناوخۆی ڕایگشتی تورکیا توانای تەحملکردنی ئەو پرۆسە دیموکراسی نییە کە کورد چاوی تێبڕیوە، بەڵام ئەمەژمانای ئەوە نییە کە بگەڕێنەوە بۆ نقطەی سفر و جارێکی تر تەنها بەچەک ئێمە ئەم کێشانەیە گلا بکەینەوە. پێمان وایە کە پێویستە برایانی پەکەکە هەوڵ بدەن کە پرۆستەی ئاشتی و دیموکراسی جارێکی تر بەگەڕ بخەنەوە و بە دڵنیایی ئەوەش تەنها ڕێگایە گفتوگۆ و فشاری سیاسی، فشاری ئیعلامی
خۆپشاندانە مەدەنیەکانی ناوخۆ هەر جۆرە وەسیلەیەکی تری دیموکراسی لە ناوخۆی تورکیا بەکار بهێنرێ لە ناو هەر سنگەرێکەوە کە ڕێگای پێ بدرێ ئەوە باشترین ڕێگایە بۆ بەرەو پێشبردننی قەیرانی وە کێشەی کورد لە ناو تورکیا و لە کاتی ئەوەی کە دەوروبەرمان هەمووی بۆتە خوێن و ئەجێندای ئەقلیمی و نێودەوڵەتی هاتووە بە چڕی لە منتیقەیە کارەکە و لافاوی خوێنی بەڕێخستووە لە ناو عێراق و لە ناو تورکیا و ببوورە لە ناو سووریا و ئێستاش لە ناو تورکیا ئەم ئەجێندا نێودەوڵەتیانە ڕەنگە هەمووی بە بەرژەوەندی ئێمە نەبێ ئەگەر بە شێوازێکی مەقتەعیش هەندێک دەوڵەت ئەوە نیشان بدەن کە یانەیە پشتگیری لەم جەنگە بکەن بەس بە قەنەعەتم وانە تا ئێستش هیچ دەوڵەتێک لە تورکیا پشتیوانی لەو شەڕەی کورد بکات لەگەڵ حکوومەتی تورکیا ئەگەر بێت و خۆی ئەجندایەکی تایبەت بە خۆی نەبێ لەبەر خاتری کورد هیچ کەسێ پشتیوانی لە کورد ناکە لەبەرەوە ئەم ناوچە پڕخوێن و ئاڵۆزیەی ئێستا پێویستی بە ئارامیە و پێویستە لەم دەرفەتە سوود وەربگیرێ بۆ ئەوەی کە کێشەی کورد ببرێتە پێشەوە بەڵام جەنگ و کوشتن و شەڕ باوەڕم وانە کە بتوانێت هیچ کێشەیەکی حەقیقی حەل بکە. بەڵێ دکتۆر تەوەری دووەمان تایبەتە بەوەی کە ئەمڕۆ گۆڕان و یەکێتی ینی جۆرێک لاوپەیمانی پێک دێنن سەبارەت بە فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان وا بڕیارە هەفتەی داهاتوش ینی هەمان بابەت دواتە یەکگرتنی فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی عراق چاوتوێ بکەن. ئێوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاتان چییە؟ ئایا یەکێک لە خاڵەکان داواکەن کە فراکسیۆنەکانی تریش بێتە پاڵ ئەم هاوپەیمانێتیە؟ ئێوەکو یەکگرتوو ڕاتان چییە؟ ئێمە پێمان وایە ڕێککەوتنی بەرانی یەکێتی و گۆڕان ئەکرێ ئیجابی سیرکرێ و بەشداری ببێ لە هێوەرکردنەوەی ناوخۆی هەرێم دەریچەیە بدۆزرێتەوە لەو ڕێگەیەوە بۆ بێگەیشتنی هێزە سیاسیەکان و حەلکردنی ئەو گرفتە قوڵ و کێشەنە قوڵەی کە لە نێوان برانی پارتی و گۆڕانە هەیە ئەکرێ دەواازەیەک بێ بۆ ئەمە و ئەشکرێ خوا نەخواسە دەواازەیە بێ بۆ زیاتر جەمسەرگیری لە ناو کوردستانە و سەنگەر لە یەکتری گرتن و دابشبوونی هەرێمی کوردستان. یعنی ئێمە لە هەردوو ڕۆکەوە بێ بۆی بڕوانین ئەگەر لەو ڕۆوە کە ئەمە دەواازەیەکە بۆ نزیکبوونەوەی هێزە سیاسیەکان و لە ئەنجامە بۆ باشتر گەیشتن بە ڕێکەوتن لە ناوخۆی هەرێم و چارەسەرکردنی ئەم قەیرانانە بێگومان ئێمە چاوەڕوانی ئەمەی لێکەین و گەشتبینانە سەیرەکەین و هیواداریشین وابێ بەڵام خوا نەخواسە ئەگەر بۆ جەمسەرگیری و سەنگەر لە یەکتری گرتن و دابشکردنیش بێ ئەوەش مەترسیدارە بێگومان ئەو کاتێ ئێمە لەگەڵی نابین. ئێمە نامانەوێت بەشێ بین لەم دیمەنە جەمسەرگیریە ئەمانێ بەشێ بین لە چارەسەر قەنەعەتمان وایە ئێمە بڕۆینە لای ئەو جەمسەرگیریەوە ئاڵۆزیەکانی کوردستان زیاترەکەین و ئەو ئومێدەی کە بە ئێمەوە بەسراوە بە تایبەتی وەکو یەکگرتوو ئومێدی پێکەوە بەستنەوە و ئاشتکردنەوەی ناوخۆی ماڵی کووردە و ئەمەش مووقفێکی نێتەوەیی و ئەخلاقیە گەلی کوردستان ئێستا چاوەڕوانی زۆری لە ئێمەیە لەم بوارە و قەنەعەتمان وایە هەر دوو تەسریحی سیاسی گەرم تۆزێک شەڕی ساردی ناوخۆ ئەتوانێت بازاڕی ئێمە بڕوخێنێ ئومێد لە ناو گەنجەکانمانە بکوژێ دڵساردی دروستکە و دابڕانی زیاتر دروستکە و ئەگەرەکانی تەقینەوە زیاتر بکە ئەمەش خزمەت بە کوردستان ناکە. ئێمە هەر هەوڵوێستێک ئەو برادرانە بۆ خۆیان وەریگرن ئێمە ڕێزی لێگرین و پیرۆزبایی لێکەین ئەوەشی کە تایبەتە بە ناوخۆی هەرێمەوە ئێمە سەیری ئەم دیمە ناکەین بزانین بەرەوچوو ئەڕوا بە دڵنیاییەوە لەگەڵ هەموو خاڵێکی ئیجابی ئەو ڕێکەوتنانین کە بەشداری بکە لە هێوەرکردنەوە و ڕێخستنەوەی ناوماڵی کورد. بەڵێ دکتۆر یەکگرتنی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە پەرلەمانی عراق چ کاریگەریەکیە بێ لەسەر یەکدەنگی کورد لە وەخدا؟ بێگومان ئەو کاتە کورد ئەتوانێ باشتر لە یەکتری بڵێم ینی هێزە سیاسیەکان ژمارەیان کەمتر ببێتەوە جارێ دوو هێزی سەرەکیە ناوی یەکێتی و گۆڕانە خۆیان بۆ خۆیان ڕێکخەن و بە یەک ڕێئی بێن بێگومان ئەمە دەرفەتی یەکریزی کورد باشترەکە بەڵام بە مەرجێک وتم نەبێتە جەمسەرگیری و سەنگەرگیری بەرامبەر بە تەرەفێکی تر و نەبێتە جارێکی تر دروستکردنی ئەگەرەکانی دابشبوونی ناوخۆی کورد چکۆم وەکو چۆنم ئەگەرە لە کوردستان وایە لە عێراقیشا بە هەمان شێوە هەروایە لەوانەیە ئەو کاتە ئەگەر برادرانی پارتی بەلایە کابڕۆن و ئەمانیش بەردووچیانەوە بەلایە کابڕۆین ئێمەوە بزانم ناچارە بین بەلای هیچ کامیانە نەڕۆین و هەوڵ دەین کە بیان گێنینەوە بە یەکتری چۆ دابڕانیان مەترسیدارە لەسەر ناوخۆش و لەسەر پێگەی کوردیش لە بەغدا. بەڵێ دکتۆر ئێوە لە پەرلەمانی عراق تەجروبەیەکتانە بوو لە ماوەی ڕابردوو لە بەرامبەر ئەو کێشانی لە پەرلەمانی عراق یاخود لە ناوخۆی عراق و لە بەغدا هەبوو یەکدەنگ بوون ینی چاوەڕێ دەکرێت پاش یەکگرتنی گۆڕان و یەکێتی فراکسیۆنەکانیان کە یەک دەگرن هەمان یەکدەنگی بەردەوام بێت؟ قەنەعەتم وایە یەکگرتنی برایانی یەکێتی و گۆڕان لەسەر مەدای نزیک ئێستا تەوەتر و ئاڵۆزی دروست کردووە لە پەیوەندی فراکسیۆنە کوردستانیەکانە چونکە برادرانی پارتی
بە حساسیت و هەستیارەکی زۆرەوە سەیری ئەم پرساکەن